ڕێز و سڵاوێەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنامەی لێکدان و هەڵوێز لە قسمەتیەوەی خۆشەویستدام چەند بابەتێکمان ئامادەیە بۆتان دەخوێنمەوە. بابەتێکمان بە ناونیشانی ڕێککەوتن نامەی ئیبراهیمی ئاشتیان جەنگی بێکۆتایی. ئەم بابەتە لە هاوڵاتیەوە وەرگیراوە. ڕۆژهەڵاتی ناوەڕاز لە بەردەم وەرچەرخانێکی مێژووییدایە. خەونێک هەیە بۆ گۆڕینی ناوچەکە لە گۆڕۆپانی خوێنایی جەنگەوە بۆ سنتەرێکی ئابووری زەبەلاح و یەکگرتوو. چیرۆکەکە لە پاییزی ساڵی 2020 زاینیەوە دەستی پێکرد کاتێک بە نێوەندگیری ئەمریکا ڕێکەوتنامەی ئیبراهیمی وەک پردێک بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان ئیسرائیل و وڵاتانی عەرەبی ڕاگەیەندرا. ئیمارات و بەحرین یەکەم وڵات بوون واژۆیان کرد، دواتریش مەغریب و سوودان چوونە پاڵ ڕێکەوتنەکە. ئێستا پلانێکی گەورەتر لە ئارادایە، کۆکردنەوەی وڵاتانی وەکو سعودیا، قەتەر و تەنانەت ئێران و تورکیا لەژێر چەتری ئەم ڕێکەوتنە. ئامانجەکە لە ڕووکەشدا کۆتای هێنانە بە سەدان ساڵ ململانێ و ناکۆکی، ئەوەش لە پێناو هێنانە ئارای ئاشتێکی بەردەوام و قازانجێکی ئابووری بێوێنە بۆ هەمووان. بەڵام هەموو چیرۆکەکە دیوێکی شاراوەی هەیە و لە پشتی ئەم تابلۆگەشەوە ئاڵنگاری و سەختی زۆر هەنگ گەورەترین ڕەخنە ئەوەیە ئەم ڕێکەوتنە بەسەر دۆزی فەڵەستیندا باز دەدات و وڵاتانی عەرەبی و ئیسلامی دابش کردووە. لە کاتێکدا وڵاتانی عەرەبی پێشتر وا ڕێکەوتە بوون هەتا دەوڵەتی فەڵەستینی دروست نەکرێت و خاکە داگیرکراوەکانی نەگەڕێندرێتەوە، هیچ پەیوەندیەکیان لەگەڵ ئیسرائیل نابێت. ئەوەی دەگوزارێت زیاتر وەک ئاشتیەکی سارد دەبینرێت لە نێوان حکوومەتەکاندا نەک گەلانی ناوچەکە، چونکە هێشتا ڕایگشتی لە زۆرێک لە وڵاتانی قبوڵی ئەم جۆرە ئاساییکردنەوەیە ناکات. ئێستا ترەمپ داوە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات ببنە بەشێک لە ڕێکەوتنامەی ئیبراهیمی، لە بەرامبەردا بەڵێنی داهاتوویەکی سەقامگیر و پڕ خۆشگوزەرانی دەدات پێیان. بەڵێ بینەران بابەتێکی دیکەمان ئامادەیە بە ناونیشانی تۆم باراک کە دکتۆر سەردار عەزیزم بابەتی ئامادەکردووە بەم جۆرە دەست پێ دەکات. ڕۆژانی ڕابردوو مقۆمقۆیەک دەربارەی تۆم باراک دروست بوو، بە تایبەتی کاتێک مارک ڕۆبیۆ لە تویتێکدا باسی لە تەواوبوونی وادەی کارەکەی ئەوی دەکرد وەک نێردەی تایبەت بۆ سووریا. ئەم تویتە لای هەندێک وەها خوێندرایەوە کە گەڕانەوەی دەسەڵات و ڕۆڵ بێت بۆ وەزارەتی دەرەوە، چونکە ترەمپ لە ڕێگای نێردە تایبەتەکانیەوە ڕۆڵی وەزارەتی دەرەوەی لاواز کردووە. بەڵام ئەم لێکدانەوەی هەڵە بوو، چونکە ڕۆژی 29 مانگی ئایار کاتی یاسایی نێردەی تایبەتی بۆ سووریا تەواو بوو. بەپێی یاسای ئەمریکی سەرۆکی وڵات بۆی هەیە کە نێردەی تایبەت دیاری بکات بۆ ماوەی 180 ڕۆژ و هەروەها دەتوانێت جارێکی تر نوێی بکاتەوە. بەو مانایە پێکەوە دەبێتە ساڵێک. ترەمپ ئێستا باراکی کردوێتە نێردەی خۆی بۆ عێراق بە فەرمی، لەگەڵیدا باز لە سووریاش دەکات. ڕۆڵی وەزارەتی دەرەوە تەواو شکڵیە لەم پرۆسەیەدا. لێرەدا بە کورتی خوێندنەوەیەک بۆ باراک دەکەم لەسەر بنەمای زانیاری و شیکاری تۆم باراک. تۆم باراک دوای سووریا هاتە ناو پرسی عێراقەوە، بە تایبەتی کاتێک کە مارک ساڤایە سەرکەوتوو نەبوو دەنگی نەما. باراک لە ڕێگای ئیماراتەوە پەیوەندیکی تایبەتی هەیە بە فایق زەیدانەوە. فایق زەیدان کەسی سەرەکی ئەوە لە عێراقدا. ئەم سەرۆک وەزیرانەی ئێستا لە ڕێگەی فایق زەیدان و ئەوەوە دانراوە. تۆم باراک هاوڕێی ترەمپە. لە ڕووی دیدگای سیاسیەوە سەر بە قوتابخانەی پیاوی بەهێزە، بۆ مانایە بڕوای وەهایە کە سیاست بریتیە لە هەبوونی هێز و ئەنجامدانی ئەوەی دەتەوێت بیکەیت، بە تایبەتی کاتێکیش کە دەتوانیت. بەدیدی ئەو ئەگەر توانیت هەر شتێک بکەیت ئەوە نابێت یاسا و ڕێسا و نۆرم و بەهاکان ڕێگر بن لە بەردەمتدا. لەم ڕێڕەوە بڕوای وەهایە کە دەوڵەت دەبێت لە ژێر سایی کەسێکدا بێت و ئەو کەسە بەهێز بکرێت و هەر شتێکی لە داواکرا بیکات بەبێ گوێدانە بنەمە و یاسا و ڕێساکەن. ئەم جۆرە مامەڵەیە تەبایە لەگەڵ شێوازی سیاسیەکانی وڵاتانی کەندا و ئەردۆغان و ترەمپ. تۆم باراک بەشی زۆری ژیانی لە کەندا و بەسەر بردووە وەک دەڵاڵێک بزنسمانێکی کەرتی خانوبەرە. جارێک لە کۆبوونەوەیەکدا لە نیویۆرک ساڵانێکی زۆر لەمەو پێش دۆناڵد ترەمپ پارەی کاشی پێنابێت. تۆم باراک ساندویچێکی بۆ دەکڕێتی تر ئەوە دەبێتە سەرەتای برادەرێتیان. ترەمپ پشت بەم کەسانە دەبەستێت چونکە بڕوای وەهایە کە دەستگا دەبێت لاواز بکرێت. ترەمپ کاتێک لە دەورەی یەکەمدا مامەڵەی لەگەڵ بیرۆکرات و شارەزایان دەکرد، زۆر جار وەها دەردەکەوت کە زیرەکترین کەسی ناو ژووری بڕیارەکان نییە، بۆیە دەبووە مای بێزاری.
لە حاچنەوەیدا هەموو ئەوانەی دوورخستەوە کە شتێکیان یان دوان زیاتر دەزانن. باراک بۆ عێراق خراپە، باراک دژ بە دیموکراسی و دەستگا و کۆمەڵگای مەدەنی و دەستور و فیدراڵی و هەموو شتێکی دەستگای دەبێت. باراک بڕوای وهەیە یاسا و ماف و بەها بۆ خەڵکی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سوودی نییە. ئەوان تەنیا ڕێزی هێز دەگرن. دیدێکە کە زۆر تەبایە لەگەڵ نەتەنیاودا، هەرچەندە لۆبی ئیسرائیلی دژێتی. باراک چەندین جار لە فایلەکانی پستندا ناوی هاتووە. ڕووداوی شوێنی کار تاوانی خاوەنکارە ناونیشانی بابەتێکی دیکەمانە کە بەم جۆرە دەست پێ دەکات. گەلێک زۆرن ئەو کرێکارانەی لە گۆشە و کەناری ئەم وڵاتەدا بەهۆی ڕووداوی شوێنی کار گیان لە دەست ئەدەن بەبێ ئەوەی هەواڵەکەی لە جێک بڵاو بکرێتەوە. لە حاڵێکدا کە بە پێی قاعدە دەبێ گەشەی تەکنۆلۆژی و بەکارهێنانی ئامراز و کەرەسەی پێشکەوت و باشتر بوونی ستانداردی ئیمەنی شوێنی کاری بە شوێنەوە بێت. بەڵام دەبینین کە دژواری کاری تاقەت پڕۆکێن لە هێڵی بەرهەمهێناندا و نەبوونی ئیمکاناتی ئیمەنی و بێهداشتی پێویست، دوو هۆکاری سەرەکی ڕووداوی شوێنی کار و ئازارە جستەیەکانی کرێکاران لە کارخانە و کارگاکانن. هەوای شوێنی کار گەلێک ناپاکە و ساڵۆنەکانی کار بۆ تەسوێ و خاوێنکردنەوەی هەوا دەستگای تەهوێی گونجاویان نییە. دەنگی ماشێنە ڕاستەوخۆوەکان کار دەکەنە سەر بیستنی کرێکاران و خاوەنکاران. حازریش نین لەم بوارەدا ئامڕازی پێویست بۆ کرێکاران دابین بکەن. کارخانەکان حەمامی گونجاویان بۆ کرێکاران نییە و ئەگەر هەشیان بێت ئیجازە بە کرێکاران نادەن کەڵکیان لێوەربگرن. پشکنینە و چاودێری پزیشکی بە ڕێک و پێکی بەڕێوە ناچن. پشکنینی ساڵانەش بە شێوەیەکی بە تەواوی فۆرماڵ ئەنجام دەدرێت. لە خوارەوە یاخود لە خوارەوە بوونی حەقدەستی کرێکاران و نەدرانی لە کاتی خۆیدا یەکێک لە هۆکار سەرەکیەکانی چوونە سەرەوەی ڕووداوی شوێنی کارن. ئیزافەکاری و شەوکاری و ماندووبوون بەهۆی درێژماوە بوونی ساعتی کار جەستە و دەرونی کرێکاران ماندوو دەکات. نەبوونی ئەمنیەتی پیشەیی، نیگەرانی بەردەوام سەبارەت بە دەرکران و کابوسی بێکاری، نەبوونی سەرپەنا و یان کرێماڵی قورس لە پەڵگوشار و بێبەشیەکانی تردا بە چەشنێک هۆش و حواسی کرێکاران لە کاتی کاردا بە خۆیانەوە خەریک دەکەن کە بارودۆخەکە بۆ ڕوودانی ڕوودا و ڕۆژ لەگەڵ ڕۆژ ئامادەتر دەبێت. زیاتر لە نیوەی سەرجەم کرێکاران ئێران لە کارگا بچووکەکانی ژێردەکەسیدا کار دەکەن. ئەم بەشە لە کرێکاران لە بازنەی پشتگیری قانونی کار چوونەتە دەرەوە. لەم کارگایانەدا هیچ جۆرە قاعیدەیەکی ئیمەنی پەیڕەو ناکرێت. هەروەها نزیکەی 70% هێزی کاری ئێران لە کرێکارانی قەراردادی پێکدەن کە بیمەی ڕووداوی شوێنی کار نایانگرێتەوە و ناتوانن بۆ قەرەبووکردنەوەی زیانەکانی ڕووداوی شوێنی کار لە بیمەی کۆمەڵایەتیەکان کەڵک وەربگرن. لە هەندێک حاڵەتیشدا کە کرێکاران بە قانونی دەتوانن داوای غەرامە بکەن، خاوەنکاران هەموو هەوڵەکانیان دەخەنەگەر تا کرێکاران بە کەمتەرخەمی خۆیان خەتابار بکەن و بەم بیانۆشەوە خۆیان لە دانانی خەسارەت و هەزینەی نەخۆشخانە بدزنەوە. سەرمایه‌دار بە پێی ناوەڕۆکی و جێگا و شوێنی خۆی لە بەرهەمهێناندا بە شوێن بەدەستهێنانی قازانجی زیاترەوەیە و بۆ دەستەبەرکردنی قازانجی زۆرتریش تا ئەو جێگایی کە لە توانایدا بێت هەوڵ دەدات تا لە هەزینەی بەرهەمهێنان کەم بکاتەوە. یەکێک لەو مەیدانانەی کە خاوەنکاران بۆ داشکاندنی هەزینەی بەرهەمهێنان ڕووی تێدەکات کەمکردنەوەی هەزینەی دابینکردنی ئیمەنی و بێهداشتی شوێنی کارە. بازرسی فۆرماڵ و یاساکانی ئێستای کۆماری ئیسلامیش دەور و نەخشێکیان لە ئیمەنکردنی شوێنی کاردا نییە. ئەو راپۆرتانەی وا لەلایەن بازرسەکانەوە سەبارەت بە ئیمەنی شوێنی کار ئامادە دەکرێن بە گشتی فۆرماڵن. زۆرجار ئەم راپۆرتانە ڕاستەوخۆ لەلایەن خاوەنکارانەوە دیکتە دەکرێن. لە ڕاستیشدا ئەگەر ترس لە خەبات و خۆڕاگری کرێکاران نەبێت، خاوەنکاران حازر نین هیچ هەزینەیەک سەرفی کاروباری ئیمەنی و بێهداشتی شوێنی کاری کرێکاران بکەن. دابینکردنی ئیمەنی شوێنی کار لە بەرامبەر ڕووداوی کاردا یان لە بەرامبەر نەخۆشینی سەرچاوەگرت و لە بارودۆخی دژواری کار و یان لە بەرامبەر لە خوارەوە بوونی ئاستی بێهداشتی شوێنی کار و هیتر ئیمتیازێک نییە کە بە کرێکاران بدرێت. کردەوەی جددی و کاریگەر لەم بوارەدا ئەرکی خاوەنکارە و خۆلێبوردنی وەکو تاوانێکی جەنایی بە ئەژمار دێت کە پێویستە بە دوواداچوونی لەسەر بکرێت. دەبێ کرێکاران بە تەواوی و بە هەزینەی خاوەنکاران لە بەرامبەر سەدەمە و زیانەکانی سەرچاوەگرت و لە ڕووداوی کار بیمە ببن.
هیچ بەشێک لە چینی کرێکار بە هیچ بیان نوێک نابێت بکەوێتە دەرەوەی بازنەی بەهرەمەند بوون لە بیمەی بە تەواوەتی بێکاری و بیمەی ڕووداوی شوێنی کار. ئەرکی خاوەنکارە ئەمنیەت و بەهداشتی شوێنی کار دابین بکات. بەرپرسیارەتی ئاشنا نەبوونی کرێکاران بەڕێو شوێنی ئیمەنی یان نەبوونی شارەزایی پێویست لەم بوارەدا کە ئاستی ئەمنەتیان بباتە سەرەوە لە ئەستۆی خاوەنکارە و کرێکارانیش دەبێ بە هەزینەی خاوەنکار دەورەی ئامۆزیشی پێویست لە بواری دابینکردنی ئەمنیەتی خۆیان لە شوێنەکانی کاردا ببینن. پێویستە کە کرێکاران لەم بوارەدا مافە سەرەتاییەکانی خۆیان بناسن و بەکردەوە دەرهێنانی بەتەواوەتی ئەو مافانە بەسەر خاوەنکاران و مدیرانی دەوڵەتی لە ناوەندەکانی کاردا بسەپێنن. هاوسەرگیری منداڵان دیاردەیەک دژ بە مرۆڤایەتی. لە یاسای نێونەتەوەییدا ژێر 18 ساڵ وەک منداڵ دەناسێنرێت. بەڵام حکومەتی ئیسلامی و دەستگای مەزهەبی شیعە بەڕەسمی و یاسایی هاندەری هاوسەرگیری منداڵانە. هەژاری و دواکەوتوی فەرهەنگی لە ژێر کاریگەری تەبلیغاتی کۆنەپەرستانی حکومەت و دەستگای مەزهەب بۆتە هۆی هاوسەرگیری منداڵان و بە تایبەتیش کچانی کەمتەمەن. کەمنین ژمارەی ئەو بنەماڵانەی کە توانای دابینکردنی ژیانی منداڵەکانیان نییە و ڕاستین بە هاوسەرگیری ئەوان لەگەڵ کەسانی زۆر بەتەمەن تر لە خۆیان. مادەی 1401 یاسای مارەکردن هەندێک مەرجی بۆ پەیڕەوکردنی مەوازنی شەرعی هێشتوتەوە کە بەپێی ئەو ئیجازەی وەلی و دادگا کچان و کوڕان دەتوانن بە تەرتیب بەر لە گەیشتن بە تەمەنی 13 و 15 ساڵی هاوسەرگیری پێشوەختە بکەن. یاسای مەدەنی کۆماری ئیسلامیش تا ساڵی 1379 لەسەر ئەم بنەمایە نووسرا بوو. واتە وەلی کە پیاوە دەتوانێت کچان لە تەمەنی 9 ساڵی بەشوو بدات و بۆ کوڕیش لە تەمەنی 15 ساڵی ژن بێنێت. دوای خەباتێکی درێژماوە بۆ هەڵوەشاندنەوەی ئەم یاسایانە لە کۆتاییدا قوای قەزایی کۆماری ئیسلامی ساڵی 79 قبوڵی کرد لانی کەمی تەمەنی 13 ساڵ بۆ هاوسەرگیری کچان لە یاساکانیدا جێگیر بکات. بەڵام کەم و زۆر وەکو پێشوو کەڵکی شەرعی جۆراوجۆر ئامادە دەکرێت و ئەم مادەیە بەکردەوە ڕەچاو ناکرێت. هاوسەرگیری پێشوەختە بە تایبەت بۆ ئەو کچانەی کە فەراغەتی دەورانی منداڵی و دەرفەتی زێڕینی ئامۆزش و گەشەکردنی ئێستعداد و هەڵدانی جەستەی و فکری و شکڵگرتنی کەسایەتیان لێزەوت دەکرێت. وێ ڕایگیرۆ دەبوون بە خەساری دەرونی و جەستەی پڕ ئازار و دواهاتی نەرێنیش لەسەر بنەماڵە و کۆمەلگا دادەنێت. بووکی کەمتەمەن بەهۆی تەحملی کاری ماڵەوەی تا کۆتایی تەمەن و بربەستی پێڕاگەیشتن بە دەرفەتە منداڵیەکانی هێز و توانای بڕیاردان لە دەستەدات. ئەم کچانە بەهۆی دووگیانبوونی پێشوەختە و ئاشنانەبوون لەگەڵ ئاموزشە جنسیەکان دەکەونە بەر مەترسی مردنی پێشوەختە بە شێوەیەک کە ڕێژەی مردنیان 5 هێندەی کچانی 20 ساڵ تەمەنە. هاوسەرگیری پێشوەختەی منداڵان یەکێک لە دیاردە مەترسیدارەکانی تونند و تیژی دژ بە منداڵان و منداڵ ئازاری و لە دەرکەوتەکانی بەکۆیلەکردنی ئەو تازە لاوانەیە و دەبێ سزای یاسایی بۆ لەبەرچاو بگیرێت. ئەو مناسباتە کۆمەڵایەتی کە بە بەرینترین بوونەوەی هەژاری و فەلاکەتی ئابووری بوار بۆ پەرسەندنی هاوسەرگیری منداڵان خۆش دەکات و ئەو شەرع و سوننەت و یاسایانەی کە ئەم هاوسەرگیریە بەڕەوا دەبینێت و دیسان بەرهەمی دێنێتەوە دەبێ ڕیشەکێش بکرێن. ئەو شەرع و یاسادانەرانەی کە بەڕێوەبردننی ئەم تاوانە بە شەرعی و یاسایی دەکەن دەبێ بدرێنە دادگا و سزا بدرێن. ئەو فەرهەنگ و دابوونەریت و سوننەتە پەرتوکا و دواکەوتووە و ئەو کەس و کارانەی کچەکەم تەمەنەکانیان لە پیاوانی بەتەمەنمارە دەکەن دەبێت لێپرسینەوەیان لێ بکرێت. ئەوان کە بە شێوەی ئاسایی لەبەر هەژاری و دەستکورتی ئەم کارە دەکەن دەبێت نسبەت بە دواهاتی گەلێک زیان بارێ و کارەیان وشیار بکرێنەوە بۆ دروستکردنی کۆمەڵگەیەک کە منداڵان بتوانن لە ئارامی و ئەمنیەتدا قۆناغی منداڵی خۆیان تێپەڕکەن. دەرفەتێک بۆ گەشانەوەی توانایەکانی دەورانی منداڵیان فراهەم بێت. هەژاری گیرۆ دەبوون بە مادەی هۆشبەر و هەژاری فەرهەنگی دژ بە پەرژەوەندی و مافەکانی منداڵان نەبێتە دەستمایە و بەر بە هاوسەرگیری منداڵان بگیرێ. پێویستە حکومەتی ئیسلامی بڕوخێت و نظامێکیش بۆ بنیاد بنرێت کە هاوسەرگیری منداڵانی بە شێوەیەکی یاسایی تێدا قەدەخە ڕابگەێنرێت و ئەو مارە بڕوو ئاخوندانەی کە هاندەری هاوسەرگیری منداڵان و بەکردەوەی دەردێنن بە تاوانی پێشێلکردنی مافەکانی منداڵان و پێشێلکردنی مافەکانی مرۆڤ دادگایی بکرێن. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست، بەرنامەی لێکدان و هەڵوێستم پێشکەشکردن کات و سادێکی باش بۆ هەموو لایەکتان.